بینەرانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش ئەڵقەیەم جارەی بەرنامەی چاوپێکەوتن گفتوگۆکەینس لەگەڵێکێک لە ڕۆشنبیرە نەسراوەکانی کورد ئەویش کاک ئاراس فەتاحا لەم بابەتەی ئەمجاری بەرنامەکەمانە گفتوگۆکەین سەبارەت بە ژمارەیەک پرسی هەستیار لەوە ناپرسین ئایا کۆمەلگای ئێمە لەسەر ڕێی گۆڕانکاریدایە یان کۆمەلگایکی چەقبەست و لە دۆخی چەقبەستوویدایە ئایا ئەگەر کۆمەلگای ئێمە لەسەر ڕێی گۆڕاندایە ئەوە ئەو گۆڕانە چۆن و بە چ ئاراستەیەکدایە ئایا دەتوانین باس لە ئاسۆکان و ئەگەرەکانی بیناکردنی دیموکراسی و جێگیرکردنی پرەنسیپەکانی کۆمەلگای مەدەنی بکەین لە کوردستاندا یان بە پێچەوانەوە هەگەڕانەوە هەیە بۆ دوا و با ڕاستی پاشەکشەکردنی بەهاکانی دیموکراسی و بەهاکانی کۆمەلگای مەدەنی و بۆ گفتوگۆکردن سەبارەت بەم بابەتە و ژمارەیەک پرسی دیکەی پەیوەست بەما میوانداری بەڕێز کاک ئاراس فەتاحمان کردووە کاک ئاراس بەخێراتم دەکەم. زۆر سوپاس کاک. کاک ئاراس سەرتامەوێت لێت بپرسم تۆژێرانی بواری سوسیۆلۆجیا و ئەوانەی کە لە کۆمەلگای کوردی ئەکۆڵنەوە بە شێوەیەکی گشتیتر باس لەوەکەن کە کۆمەلگای ئێمە لە دۆخی بیناکردنە یا لەسەر ڕێی گۆڕانکاریدایە جا دەشێ ئەم بیناکردنە بە ئاڕاستەیەکی پۆزەتیڤدا بێ بە معنای هەنگاونەن بۆ زیاتر فراوانکردنی ڕوبەری ئازادەکان و جێگیرکردنی پرەنسیپەکانی کۆمەلگای مەدەنی و جێگیرکردنی دیموکراسی و یان ئەگەری ئەوە شێ بە پێچەوانەوە هەنگاونانەوە بێت بە ئاڕاستەی گەڕانەوە بۆ دواوە و بە ئاڕاستەی پاشەکشەکردنی دیموکراسی و بەهاکانی دنیای تازە من پرسیارەکەم ئەوەیە تۆ چۆن ئەم پرۆسی بیناکردن نبینی لە کۆمەلگای کوردیەوە بە تەسەوری تۆ کۆمەلگای کوردی بە چ ئاڕاستەیەکە هەنگاوانێ. بەڵێ دیارە کۆمەلگای ئێمە یەکێک لەو کۆمەلگانی کە پێی دەوتێت کۆمەلگای دوای جەنگ لە ڕاستیدا کۆمەلگای دوای جەنگیش ڕوبەڕووی چەندین پێکۆڵی گەورە دەبێتەوە تەحەدیاتی گەورە دەبێتەوە ئەتر هەر لە دروستکردنی سیستەمی ژێرخانی کۆمەلگاوە بگرێت تا گاتە دروستکردنی سیستەمێکی سیاسی نوێت و سیستەمی پەروەردە و هەموو ئەو شتانی کەوا کۆمەلگایەک پێویستی بە پێیەتی بۆ ئەوەی کەوا خۆی بەڕێوەبرێت و جارێکی کە دنیای خۆی تێدا دروست بکاتەوە. کێشەی سەرەکی بە بڕای من ئەوەیە ئەگەر ئێمە باس لەوە بکەین کۆمەلگای ئێمە بەرەوە چۆ دەڕوە لەم قۆناغی ئێستاچێتدا لە پاش ئەوە هەموو مێژووە پڕ تونند و تیژەی کە کۆمەلگای ئێمە لە دوای کەوتنی لە دوای ڕاپەڕینەوە تاوکو پاشان کەوتنی سەدام و تاوکو ئێستاکێش بە چەندین فۆرمی جیاوازی تونند و تیژی و بە چەندین فۆرمی جیاوازی پشێوی کۆمەڵایەتی و سیاسیات تێپەڕ بووە. ئەمەش مانای ئەوەیە کە کۆمەلگای ئێمە لە بەردەم چەندین ئەگەری گەورەدایە بێگومان ینی کۆمەلگانی لە دنیادا لە گۆڕان نەبێت لە گۆڕانکاری تێدا نەبێت هەموو کۆمەلگایەک چەشنێک لە ڤیتالیتێتی تایە بەمانایکی کە ژیانی تێدایە و ئەم ژیانەش لە پێکاتە کۆمەڵایەتەکان و هێزە کۆمەڵایەتەکان هێزە سیاسیەکان دروستی دەکەن لە ململانی خۆیاندا تەناو کۆمەڵایەت ئەو کۆمەلگایانە لە ڕاستیدا گۆڕان دروست ناکەن و یاخود چەشنێک لە سکوونی سیاسی تێدایە کە دیموکراسیەتی تێدا نەبێت و تە بە مەنایکی کە ئێمە ئەکرێت باسی ئەو بکەین ئەنی کۆمەلگایەکە ململانی تێدا بێت و ڕێگەیەکی کراوەی ململانەکان وانی بە شێوەیەکی عەقلانی ململانی تێدا بکرێت کۆمەلگایەکە ئەگەری دیموکراسی بوونی زۆر گەورەیە بەڵام ئەگەر کۆمەلگایەک ڕێگە لە ململانیەکان بگرێت کۆمەلگای سیستەمێکی سیاسی بە مەنایکی تر ڕێگە لە ململانەکان بگرێت واتە سیستەمێکە بەرەو داخران دەڕوات سیستەمێکە ئەگەری دیموکراسی بوونی زۆر کزە سیستەمێکە ئەگەری دیکتاتۆریەتی زۆر گەورە دەبێت. جا من وە هەست دەکەم لە کۆمەلگای ئێمەدا لە ڕاستیدا ئەگەری دووەمیان گەورەترە بە مەنایەکی تر چەپاندنی ململانەکان تونند و تیژبوونکەوتنی پرۆسی سیاسی و کردنی کاڵم کەوتنی پرۆسی سیاسی لە ڕاستیدا باشتر وایە بڵێم مردنی سیاست لە هەنێ چرکەساتی گەورەی ژیانی سیاسی ئێمە خود مێژووی چەند ساڵی ڕابردوو ئێمەیە کە ئەوەمان بۆ دەرەخات کە سیاست کاتێک ئەمرێت کە زمانی چەک ببێت بە زمانی قسەکردن و زمانی چەک ببێت بە زمانی دەستکاریکردنی کۆمەلگا و بەڕێوەبردننی کۆمەلگا لە کاتێکە کە سیاست لە پلەی یەکەم بریتێ لە ئیشکردن ناوفەزای گشتی بریتێ لەوەی کەەوە کۆی هێزە کۆمەڵایەتەکان بە پرۆژێ جیاوازەوە بێن ململانی سیاسی خۆیان بکەن و ململانی باشترین کۆکردنەوەی باشترین دەنگ بکەن لە ناو کۆمەلگایە. بە مەنایەکی تر ئەوەی ئەمەوێ بیڵێم کۆمەلگای ئێمە لە بەردەم ئەگەری مەترسیداردایە لە ڕاستیدا ئەگەر مەترسیدارەکانیش ئەوەیە کە پرۆسەیەکی داخرانی سیاسی گەورە دەبینی
ئەویش پرۆسی داخرانی دوو حزب بەس بەناو خۆیدا و سیستەمێکی سیاسیمان هەیە کە هەندەی بووە بە بار بەخسەر خۆیدا ئەنی نەکرد بووە بە بار بەسەر کۆمەلگادا بەڵکو ئێستاچێدا ئەوەشی تێپەڕاندەوە بە بڕای من بووە بە بار بەسەر خۆشیدا و ئامادە نییە گۆڕانکاری دروست بکات و لە هەمان کاتیژا سکوونێکی سیاسی دروست ئەبێت و ئەم سکوونە سیاسیە مەترسیدارە لەبەرەوەی کەوا کۆمەلگا پێویستی بە هیوایە کۆمەلگا پێویستی بەوە هەیە کەوا ئومێدی ئەوەی هەبێت کە دنیای داهاتووی ئەنی سبەینەی باشتر بێت و ئەم هیوایانە تەنها ئەتوانیت لە ئەوروپا قسە لەسەر سیاسەتی هەنگاوە وردەکان ئەکرێت بەڵام بە بڕای من لە کۆمەلگا ئێمە پێویستمان بە سیاسەتی هەنگاوی گەورە هەیە بۆ ئەوەی کا بتوانین ئەم هیوای دروست بکەین و ئایا چەندە ئەم هەنگاوی گەورە لە سیاسەتە لە وڵاتی ئەمە دەبێت من ئەم هینە نابینم ئەم خواستە نابینم بەڕێز ئاماژە بەوەقی کە پێویستە فۆرمی ململانەکان بە فۆرمێکی عەقلانی و فۆرمێکی مەدەنی و ئەوە بێت اینجا دەتوانین باس لە ئەگەری بیناکردنی دیموکراسی و بیناکردنی کۆمەلگا بکەین بە ئاراستە دیموکراسی و مەدەنەکە من پرسیارەکەم ئەمەیە لە ڕاستیە بەرجەستەکردنی عەقلانیت لە کۆی ئەو ململانیانەی کە لە کۆمەلگایە ئەکرێ و بەرجەستەکردنی کرانەوە و پاراستنی مافی ئەوی دی و کۆمەڵک بەهێدیکە تەنها لەو کۆمەلگایانەیە ئەکرێت بە تەواوی وجودی هەبێکە کۆمەلگایەکی دیموکراتیزەکراوە و کۆمەلگایەکی سیستماتیزەکراوە بەڵام بۆ کۆمەلگایەک کە لە سەرڕێی هەنگاونانە بەرەو دیموکراسی کە لە سەرڕێی هەنگاونانە بەرەو جێگیرتنی پرەنسیپەکانی کۆمەلگای مەدەنی و کۆمەلگایەکە هێشتا بە تەواوەتی ئاشنا چەپەکانی مۆدێرن و بەهاکانی مۆدێرن نیە ئاساییە بۆ ئاسایی نییە کە لەم کۆمەلگایە بەشێک لەو ململانیانە فۆرمێکی عەقلانی نەبێ و بەشێک لەو ململانیانە لە فۆرمی جۆری جیاوازی تونند و توێژی جۆری جیاوازی سەرکوتکاری تیابەتی بکرێت بەڵام لە هەمان کاتیشا هاوکات لەگەڵ بوونی ئەو جۆرە جیاوازانەی سەرکوتکاریە ئەو جۆرە جیاوازانەی نەعەقلانیکردنی ململانەکانە ئاڕاستی دیکەشەیە کە دەوێت بە عەقلانیکردنی ئەمانە ئیشکە ئەمە قۆناغێکی ئینتقالی قۆناغێکی گواستنەوە نیە قۆناغی هەنگاونان نییە بەرەو دیموکراسی من ناڵێم بەرەو دیموکراسی مناڵێم پرۆسی بە کۆمەلگابوون هەیە ینی پرۆسەیە کە کۆمەلگای ئێمە لە دوای جەنگدا لە دوای ئەنفال و لە دوای شڕی ناوخۆیی و لە دوای ئەم ململانیانی کە ساکل لەگەڵ ئۆپۆزیسیۆنا هەیە ئەمانە هەمووی شێوەی لە شێوەکان لە دنیای با بڵێن زانستە سۆسیۆلۆژیەکانە پێی دەوترێت پرۆسی بە کۆمەلگابوون پرۆسی بە کۆمەلگابوون دەشێت تونند و تیژ بێت دەشێت ئاشتیان نەبێت بە مانایەکی تر ئەگەر تەماشای پرۆسی بە کۆمەلگابوون لە کۆمەلگای خۆمان بکەن و ئاماژەم پێدا بەداخەوە پرۆسەیەکی زۆر تونند و تیژانەیە لەبەرچی لەبەرەوەی کەوا کۆمەلگای ئێمە یەکەم جارە خۆی ئەزمموی خۆی دەکات هەروەکو چۆن کۆمەلگای عێراقیش ئێستاچێ لە نێوان هێزە جیاوازە ئێتنی و ئاینیەکاندا یەکەم جار لە دوای دیکتاتۆریەت کۆمەلگا بتوانێت زمانی بپەژێ کۆمەلگا بتوانێت شوناسێ بە خۆی بدات جیاواز لەو شوناسی دیکتاتۆریەت بەردەوام وای خۆ تۆتالیتیزمی باسیزم پێیا بوو ینی ئەم شوناسە کە شوناسێکی گشتگیر بووە کە سیستەمێکی سیاسی بە کۆمەلگای دەدا کاتێک کە ئەم سیستەمە سیاسی تۆتالیتێرە ئەڕوات هەموو شوناسە لۆکالی و ئەتنی و ئاینەکان جارێکی کە زیندوو دەبنەوە هەموو ئەو شوناسانە جارێکی هەڵەدن خۆیان دووبارە ئۆرگانیزە بکەنەوە جارێک خۆیان ڕێبخەنەوە تعبیر لە خواست و ئەو بەرژەوەندیانە بکەنکەوە بە شێو لە شێوەکان لە سەردەمەکانە چەپاندراوە لە کۆمەلگای ئێمەشدا ئەم پرۆسی با بڵێن خۆ تاقیکردنەوەیە وایە خۆ ئەزمونکردنی کۆمەلگای ئێمە لە پرۆسی بە کۆمەلگابووندا هەیە واتە هێزە سیاسەکان ئەنی ئێمە لە کۆمەلگای ئێمەدا ئێستاچێ گروپی کۆمەڵایەتی نوێ دروست بووە خواستی نوێی هەیە تەسەوری نوێی هەیە بۆ دنیا تەسەوری وێنایەکی تایبەتی هەیە کە جیاواز لەو سیاسەتی وایخۆت لەو سیاسەتی کە تاوکە ئێستاچێ دوو حزبی دەسەڵاتدار پیادیان کردووە لەبەرەوە ململانێ دروستە بێ ئەم ململانێ بە شێوە شێوەکان ئەگەر پرۆسەیەکی ئەنی سیستەمێکی عەقلانی هەبێت بتوانێت ئەم ململانیانە بە شێوە لە شێوەکان فلتەر بکات و نێڵە تونند و تیژ بێت ئەبا ینی ئێمە لە بەردەم ئەگەرێکی دیموکراسی بوونداین بەڵام ئەگەر سیستەم خۆی هەڵسێت بە چەپاندنی ئەم پرۆسەی با بڵێ ئەم ململانیانە و ئەم گفتوگویانی کە لە ناو کۆمەلگای ئێمە هەیە لەگەڵ دەسەڵاتی سیاسیدا واتە ئێمە لە بەردەم ئەگەری ڕاستی دیموکراسی بووندا نین
یەکێک لە پرینسیپەکانی دموکراسی بوون چییە؟ نی تەنها ئەوە نیە ئەمە سیستەمێکمان هەبێت و هەندێک با بڵێن خەسڵەتی دموکراسیەت وەکو هەڵبژاردن ئەم شتانەمان هەبێت. لە ڕاستیدا دموکراسیەت لە پێش هەموو شتێکا بریتێ لەوەی کەوا ئەو حیزبانەی کەوا بەشدارن لە پرۆسەی سیاسیدا ئەبێ حزبی دموکراسی بن، واتە حزبێک بن ستروکتوریان و پێکاتی با بڵێن پێکاتی ڕێکخراوەییان پێکاتێکی دموکراسی بێت. ئەو کاتە دەتوانین باز لەوە بکەین کە ئەم ڕێکخراوانە دەتوانن لە ململانیاندا لەگەڵ یەکتریدا، لە ململانیان لەگەڵ هێزی کۆمەڵایەتەکاندا، لە ململانیاندا لە کۆی پرۆسەی بیناسازیدا وەکو جەناب ئیمام ئەمەژۆ پێدا پرۆسەیەکی با بڵێن کراوە بێت، پرۆسەیەک بێت کەوا قبوڵی جیاوازی بکە. بەڵام من ئەمە مەبەستمەوە بڵێم ئەمە نابینم، یعنی من حیزبەکانی ئێمە خەسڵەتی دموکراسی لە حیزبەکانی خۆمان نابێنم. حیزبگەلێکن بە شێوە لە شێوەکان حیزبێکی ئۆتۆریتێرن و حیزبێکن کەم تا زۆر لەسەر ئەساسی سەرکردە دروست بوونە و پەیرە و پرۆگرامەکانیشان بەداخەوە ئەگەر چی هەم با بڵێن موزینی کرابێت ڕووکەش کرابێت بە هەندێک زاراوی دموکراسی، بەڵام لە جەوهەردا چەشنی ئیشکردنیان و چەشنی ئۆپراسیۆنە نەناو کۆمەڵگادا دموکراسیانە نیە. بێگومان دموکراسی بریتە لە ململانەی هێزەکان و دموکراسی ئایندەی دموکراسی تەنها هێزە لەو هێزانە دیاری ناکەن کە باوەڕان بە دموکراسی نیە یان لەسەر پرەنسیپەکانی دموکراسی دانەبەزراون بەقەدەوەی هێزەکانی دیکەی کۆمەلگاش کاریگەریان هەیە لەسەر بیناکردنی دموکراسی. ئێمە کە ڕەوشی سەیری دیمەنی گشتی کۆمەلگای کوردیەکەین جگەلەوەی ئەزمموی حکومڕانی دوو حیزبی دەسڵاتدار لە کوردستانە ئەبینین کە بە شێوەیەک لە شێوەکان وەکو بەڕێزت ئاماژەی بکوت و گریمانەیەک وەری بگرنی قۆرخی دەسەڵات کرابێ، بەڵام لە بەرامبەر ئەمەیە کۆمەڵێک بزوتنەوەی جیاوازی دموکراسیش لە کۆمەلگای ئێمەیە بوونی هەیە. هێزی سیاسی ئۆپۆزیسیۆن هەیە کە مەرجگرنگی هەر سیستەمێکی سیاسی دموکرات بوونی ئۆپۆزیسیۆنێکی چاودێری کەرە بەسەر سیستەمی سیاسی وڵات و دەسڵاتدارانەوە و میدیایکی ئازاد هەیە کە میدیایە ئەگەرچی کەم بێت یان زۆر بەڵام گرنگەوەیە بوونیش هەیە و گوتارێکی و خوێنەر و بینەر و بیستەرێکی خۆی هەیە و کاریگەری بەسەر ڕای گشتی کۆمەلگاوە هەیە. کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیمان هەیە کە ئەمانە هەمویان بە ئەندازەی جیاواز چالاکن و بە خەونی بیناکردنی سیستەمێکی دیموکرات و خەونی ئەو پرۆسی بە کۆمەلگا بوونی کە تۆ باسی دەکەی ئەو پرۆسی بوونیاتنانی کە ئەگەری هەیە بە ڕاستی دیموکراسیا بێنن. ئەمانە بۆچی جێگەی هیوانین بۆ بیناکردنی ئەو پرەنسیپە دیموکراسی و بۆ ئەو پرۆسی بە کۆمەلگا بوونە؟ من ئەزایکی لە ڕاستیدا هیچ هێمایەکی جددی نبینم کە دەسەڵاتداری ئەنی پرۆسی دیموکراسیکردنی دەسەڵات لە وڵاتی ئێمەدا. بە مەنایەکی تر لە کوردستاندا بە پێچاوانەوە ئەوەی من دەیبینم سێ ڕەهەندی زۆر جیاوازە. ڕەهەندێکیان بریتە لە پرۆسی داخرانی سیاسی، ڕەهەندێکیان بریتە لە بنبەستی سیاسی، ڕەهەندێکی تریان بریتە لە کەنارگیرکردن و یاخود پەراوێز خستنی سیاسی. ئەگەر باسی ڕەهەندی یەکەم بکەم بۆ نمونە پرۆسی داخرانی سیاسی، من هەوا هەستەکەم ئەم دوو حیزبە بەناو بەسەر خۆیاندا داخراون و زۆر زەحمەتە ئێستاچێ ئەنی خۆیان بە دیموکرازە بکەن. ینی ئەوەتانێ دەبینین لە ناوێشێتیە پرۆسی بۆ دیموکراسی بوون زۆر سەختە، لە ناوێ پارتیە هەر زۆر سەختترە لەبەرەوەی کەوا ئەنی ئەگەر ململانەیەش تیا دروست بێت لەت ئەبێت. ینی هەستەکەم ئەبێت تەفسیری زۆر سۆسیۆلۆژی جیاوازمان هەبێت بۆ ئەم دوو ڕێکخراوەش. ینی ئێمە لە دنیای با بڵێن تیۆریدا زەحمەتە تۆ یەکسەر بەمانە بڵێ تۆتەلیتێر و یاخود بمانە بڵێ فاشی و یاخود بمانە بڵێیت حیزبی نازانم ئەنواع ئەشکال مافیاوی، ئەمانە هەمووی زاراوەی زۆر با بڵێن ڕیتۆریکن کە ناتوانن لە ڕاستیدا جەوهەری دەسەڵاتدارەتی ئەم دوو ڕێکخراوە بۆ ئێمە ڕوونکەنەوە یاخود ئەو دەسەڵاتدارەتی کەوا دروستیان کردووە. بۆی پێشمان بە کەرەستە و میتۆتی تازە هەیە بتوانێت ئەمانەمان بۆ بخوێنێتەوە ئیشیان چییە، خەسڵەتەکانیان چییە، بە چه ئاراستەیەک دەڕۆن ئەو گروپانی کە تیا دەژین ئەم ڕێکخراوانە با بڵێن بکەری سیاسی گەورن چۆن لە پرۆسەی بەچین بووندا ئێستاچێ هێزێکی تازە دروست بۆ کۆمەلگای ئێمەی بە تەواوەتی تەقسیم کردووە. نیۆلیبرالیزم چیە؟ چەندین سوالی ترمان هەیە لە کۆمەلگای ئێمە کە تاکو ئێستاچێ ئیشی گنتیان نەکراوە. بەڵام ئەوەی مەبەستمە بگڵێم یەک
ینی وەکوتم ئەکتەرە سیاسەکانمان لە دۆخێکی چاق بەستێکی سیاسی گەورەیە هەیە ئەکتەرە سیاسەکانمان هیچ پرۆژەیەکی سیاسی مشدە بەخشیان نییە بۆ کۆمەلگای ئێمە دوو هەرچی پەیوەندی بە بنبەستی سیاسیەوە هەیە ئەکتەرە سیاسەکانی کۆمەلگای کوردی و هێزە سیاسەکان ئەم دەستەواژەی تۆ هێزە ئۆپۆزیسیۆنەکانیش دەگرێتەوە یان تەنها مەبەستی هێزی دوو حیزبی ناو دەسەڵاتە من بە پلەی یەکەم ڕوویدا من بێگومان لە دوو حیزبی دەسەڵاتە بۆیە باسی داخرانی سیاسی دەکەم کە ناتوانن تاکو ئێستاچێ دۆخێک بخڵقێنن کە پێی دەوترێ ئامێزانی کۆمەڵایەتی وای خۆت ئامێزانی سیاسی هەموو هێزێکی سیاسی بچووک کە ڕوبەڕووی سیستەمێک دەبێتەوە لە ڕاستیدا ئەگەر ئامێزان نەکرێت لەلایەن دەسەڵاتی سیاسیەوە و ئەگەر ئەو سیستەمە سیاسی نەتوانێت پلوڕانە بیر بکاتەوە و ئەو ملمەلانانە وەکوتمان بە شێوەیەکی عەقلانی کەنالیزە بکە و فلتری بکە تونند و تیژی دروست ئەبێت ئەنی کۆمەلگا کاتێک تونند و تیژ ئەبێت کە ئەگەری خواستەکانی جێبەجێکردنی خواستەکانی لەلایەن هێزە کۆمەڵایەتی جیاوازەکانی کە دوایی خۆیان ڕێکەخەن لە فۆرمی جیاوازی کۆمەڵایەتی داعایە کۆمەلگای مەدەنی بێ وای خودێزی ئۆپۆزیسیۆن بێ ئەگەری تونند و تیژبوونی پەیوەندیەکان دروست ئەبێت بۆیە هەستەکەم ینی کێشەی سەرەکی لە وڵاتی ئێمە کێشەی بەردەوام دابڕان و وەکووتم خاڵی ئەخیر کە مەبەستم باسی بکەم کەنارگیرکردنە نی پرۆسی کەنارگیرکردن و دابڕانی سیاسی وایە خودت داخرانی سیاسی ڕوو بەرامبەر بە ئۆپۆزیسیۆن و بەرامبەر بە هێزە کۆمەڵایەتەکانی تر پرۆسەیەکی زۆر مەترسیدارە یعنی تۆ تەماشا بکە ئەوەی لە ساڵانی ڕابردوودا ئێمە بینیمان لە ڕووی جەوهەرەوە بە بڕوای من ئەگەر تەماشای پێشڕێکی ناخۆی ئەلان نەکراو بوو ئەنی ئەو هەموو سزادان و ئەو هەموو پرۆسی کوشتن و ئەو هەموو پرۆسی گرتن و ئازێدان و ئەشکەنجەدان و ئەمانە هەمووی شەڕێکی ناخۆی ڕاگەنراوەی لە هەژدە شوباتی شابینیمان بۆیە هەستەکەم ئەمە مەترسیدارە بەرامبەر بە لە کۆمەلگای ئێمەدا ئەم پرۆسەیە کە بەردەوام بێت و ئەم متبوونێکی سیاسی دروست بووە ئەم متبوونە سیاسەشی وە بەخشتنێ لەلایەن کۆمەلگا کاک ئاراس ئەگەر ئەوەی وەکو پراکتیزەکردنی سیاسات لە کوردستان لەلایەن دەسەڵاتەوە لە کوردستان ئەماشت پێکرد ئەگەر پرسیار لەوە بکەین جێکەوتەی هێزەکانی دەرەوەی دەسەڵات لەسەر بیناکردنی دیموکراسی لە کوردستان چەندێکە و تا چه ئەندازەیە کاریگەریان هەیە لەسەر ئاراستەکردنی ئەم کۆمەلگایە و شکل پێدانێکی دیکە بەم کۆمەلگایە جیاواز لەو شکل پێدانی کە دەسەڵات دەوێت شکلی پێ بدات و ڕەنگی پێ بدات بە سیستەمێک کە ململانەکان بە شێوەیەکی عەقلانی و بە شێوەیەکی دیموکرات و مەدەنی ئیدارە ناکە وەکو ئاماژەم بکرد ئێمە هێزی دیکەشمان هەیە لەم کۆمەلگایە کار دەکا هێزی ئۆپۆزیسیۆنمان هەیە کە جیاوازە لە دەرەوەی سیستەمی سیاسی هێزێکی میدیاییمان هەیە کە کاریگەری لەسەر ڕایگشتی هەیە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەن جێکەوتەی ئەمانە لەسەر بە دیموکراتیسیکردنی کۆمەلگا چۆنە بینی چاچ ئەندازێک ئەمانە هێزێک بوون و یان توانیوانە هێزێک بن بە ئاراستەی بیناکردنی کۆمەلگا بە فۆرمە دیموکراسیەکەی و بە ئاڕاستی بە کۆمەلگا بوون لە کوردستان لە ڕاستیدا دیارە لە دایکبوونی ئەم گوتارە تازانە لە کۆمەلگای ئێمە جێ خۆشحاڵیە و هێزێکی کۆمەڵایەتی چەندین هێزی کۆمەڵایەتی جیاوازمان هەیە تر لە گەنجانەوە بێت تا گوگاتە خانمان و تاگاتە بۆرەکانی تر هەمووی ئەمانە جگەی مشتە بەخشن بۆ ئەوەی کەوا ئێمە فعلەن خاوەنی کۆمەلگایەکین کە زیندووە خاوەنی هێزی کۆمەڵایەتین لە دنیای ئێمەیە کە خەونی هەیە خەونی چی هەیە خەونی دووشتی هەیە یەک بەشداربوون لە پرۆسەی سیاسیە واتە لە پرۆزەی بڕیاردانی سیاسیە دوو بەشهبوون لەو سامانەی کە لە دنیای ئێمەدا هەیە هەموو شەڕی لە ڕاستیدا کۆمەلگا ململانەی گروپەکانی کۆمەلگا لەگەڵ یەکتریتە لەسەر ئەم دوو شتەیە واتە بەشهبوون و بەشداربوون اینجا ئەم پرۆسی بەشهبوون و بەشداربوونە پرۆسەیەکە لەلایەن دەسەڵاتەوە بە هەردوو شێوەکە بە هەردوو ئاراستەکە لە ڕاستیدا داخراوە ینی کۆمەلگا نەبەشدارە لە پرۆسی سیاسی لە وڵاتی ئێمەدا و نەبەشیشی هەیە لەو سامانە گەورەی کەوا ئێستاچێ لە دنیای ئێمە هەیە وڵاتی ئێمە وڵاتێکی دەوڵەمەندە و دەتوانین بۆ پارەیە کۆمەلگای ئێمە و دنیای ئێمە هێندە جوان بکەیت کە هەموو کەسێک شەناسی پێوە بکات لە دنیا ئێمە هەموو تاچێکی کوردی شەناسی پێوە بکات بەڵام ئێمە من نابینین بەڵکو وێرانەیەکی گەورە دەبینین لە هەموو ئاستەکاندا
و تەقسیم بوونێکی ینی چەشنێک لە سیاسەتی ئابووری دەبینین هەندێک لە وەکو ماکس وێبەری فەیلسوف دەڵێ سەرمایه‌دارێکی چەتەگەرە هێندە سەرمایه‌دارێکی عەقلانی نییە یاخود لیبرال نییە وایە خودت نیۆ لیبرالیش نییە وەکو خۆیان بانگەشەی بۆ دەکەن. مەبەستم چییە؟ بەشداری نەکردنی ئەم گروپانە تاوکو گاتۆ ئۆپۆزیسیۆن لە پرۆسی سیاسیدا مەترسیدارە بۆ دروستبوونی ئەو شتێک کە پێم وتی کە ناومنا متبوونی کۆمەڵایەتی و سیاسی واتە ئەو متبینان مانای چییە؟ مانای ئەوەیە نا هەنگاوێک کە توانین بچنە پێشێ نا هەنگاوێکش توانین بچنە دواوە بەڵکو لە شوێنی خۆمان دەرحاڵەتێکی سکوونێکی سیاسی زۆر مەترسیدارانی و لە جیاتی ئەوەی کەوا شەڕی خەونەکان و پرۆژەکانمان هەبێت شەڕەکان بۆ بە شەڕی کەواتە ڕادەی کاریگەری ڕێکخراوەکانی دەرەوەی دەسەڵات هێزەکانی دەرەوەی دەسەڵات چ میدیای ئازاد چ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی چ هێزە سیاسەکانی دەرەوەی دەسەڵات بۆ گۆڕینی هەلومەرجی سیاسی بۆ گۆڕینی مۆدێلی سیاستکردن لە کوردستانە کاریگەرێکی لە ڕادێکی یەکجار نەزمایە بۆی ئەتوانین بڵێ کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە لە دۆخی متبوونی سیاسیایە ئەمە ڕاست ئەم قسەیە؟ بەڵێ من مەستمەوەی متبوونی سیاسی بزەبێت لەبەرەوەی کەوا ئێستاچێ ینی چەشنێک لە چەشنێک لە خطابێکی سیاسی بێڕێز دروست بووە کۆمەلگای ئێمە بەرەو کۆمەلگایشی بێڕێز ڕۆ لە ڕاستیدا ینی ڕێز نە بۆ فکر ڕێزمە خۆ نام بۆ ڕۆشن بیرەکان نە ڕێزمە و ئەسەسات نە ڕێز نە بۆ دەستگا گرنگە با بڵێن فکریەکان وایەخود کولتوریەکان ئەمانە ینی لە بچووکترین پەیوەندی کۆمەڵایەتەوەی تاگواتە ئاستە گەورەکان ئێمە کۆمەلگای ئێمە بەرەوکرە کۆمەلگایشی بێڕێزە ڕوە کۆمەلگای بەڕێزیش مەبەستم چییە ینی لەوەیەکەوە ئەم هێزە کۆمەڵایەتیانە ئەنوێت پرۆژەی ڕێز بگەڕێنەوە بۆ ڕێز بۆ موەسەسات وانە ڕێز بۆ ئەوەی کەوا دنیای ئێمە دنیایکی جوانتر بێت ڕێز بۆ ئەوەی کەوا ئێمە لەسەر ئەساسی پرۆفشنالیتیت ئیش بکەن لەگەڵ یەکتریدا و تا دوایی مەبەستم چییە؟ ئەگە بگڕێمەوە سەر ئەو پرسیارەی تۆ جارێکی تر ئەمەوێت جەخت لەسەرەوە بکەمەوە ئێمە لە کوردستان زیاد لە 1000 دەستگای میدیاییمان هەیە واتە ڕۆژنامە گۆڤار ئەوەی کە من لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ئاگاداری بووم ڕۆژنامە گۆڤار تر هەفتەنامە و دوایی رادیۆ تەلەڤیزیۆن ئەنجا هەموو کەناڵەکانی تر کاوا هەیە ئەگەر سایتەکانیشی بخێنە سەر زیاترە لە ڕاستیدا ئەگەر پشتی بەشی ئەوەی ناوی دەنێن میدیای ئازاد لە ناو کۆی ئەم سترۆکتوری با بڵێن ئەم پراتۆرەتە میدیایی کەوا لە کوردستان وڵاتی ئێمە هەیە حساب بکەین پشکەکەی زۆر کەمە بەڵام کاریگەری زۆر گەورەیە و ئەمە سحری میدیای ئازاد لە وڵاتی ئێمە دروست دەکات بۆ لەبەرەوەی هەموو ئەو ئیمپراتۆرەتی کەوا حزب لە وڵاتی ئێمە دروست کردو و باتاردانی پارەی گشتی لە ڕاستیدا بۆ ئەو هەموو ناپرۆفسیۆنالیتی کەوا لە دنیای میدیایە دروست دەکرێت بریتێ لە چی بریتێ لە بنیایشی ئاراستەگەر وەکو هەموو کەم تا زۆر قسەی زۆر لەسەر کراوە پێویست ناکات زۆر لەسەر بدوێم میدیایشی ئاراستەکراوە میدیایەکە کە لەسەر سیستەمی سزا و پاداش دروست بووە بە بڕوای من کۆمەلگای ئێمە لە ڕووی سیاسیەوە و ئەو خەسڵەتە سیاسی کەوا کەم تا زۆر حیزب دەسەڵاتدارەکانی ئێمە سەری ئیشەکەن بریتیە لە سیستەمی سزا و پاداشت واتە تۆ تاوکو ئەو چرکەساتی ستایشی منەکەی پاداش دەکەم و ئەگەر لەوە دەرچوویت ستایشی من بکەیت و ڕخنەوە گرتم سزاتەیە و ئەم پرۆسی سزادان و پاداشدانە تازەترین نمونەیان لەم ڕۆژانەی ئەخیر بینیمان ئەگەر ڕۆژنامە نووسێک ڕخنە لە حیزبەکەی بگرێت دەشێت باجەکەی گەورە بێ ئەوش بریتی بە لە دەرکردنی لە دەستگاکانی ئەو دەستگانێک کە خۆی تەمبیلی دەکات و ئەو دەستگانی کە خۆی کاکاراس برمەندی ناسرا و نیچە قسێکی باوی هەیە ئەڵێ ئەو کەسی کە دژی ئەشتیها ئەجەنگێت پێویستە ئاگەی لەوە بێ خۆی نەبێت بە ئەشتیها ئەو کەسانی کە لە کوردستانە ڕخنەگری دەسەڵاتن ئەو هێزە سیاسیانی کە دژی مۆدێلی حکومڕانی کوردین و دوو حیزبە دەسەڵاتدارەکەن تا چەندێک نۆرم و بەهاکانی ئەوانیان بۆ گواستراوەتەوە ئەگەر یەکێک لە بەهاکانی سیستەمی سیاسی لە کوردستان ئەوە بێت کە تۆ باست کرد بریتی بێ لە پاداشت و سزای ئەو کەسانی کە ڕخناگرن و پاداشتی و کەسانی کە ستایش ئەەکەن ئەم پرەنسیپە کە یەکێکە لە سیفەتەکانی ئەو هێزەی تۆ ڕخنی لێگری تا چەند گواستراوەتەوە بۆ ناو هێزەکانی دەرەوەی دەسەڵات
تا چەند گواستنەوەتەوە بۆ ناو میدیا و بۆ ناو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و بۆ ناو ئۆپۆزیسیۆن نەک بەتەنها ئەو پرەنسیپە بەڵکو بەهاکانی دیکەی ناو سیستەمی حکومڕانی کوردی کە پەیوەندەکانی دەسڵاتداری و سیستەمی سیاسی لە کوردستانەکەخا بەس بەر لەوەی وەڵامیان پرسیارە بێتەوە پشوویەکمان هەیە و دوای پشووەکە دەست پێکەینەوە. بینەرانی بەڕێز خۆشەویستانم ئەوەی کە لەگەڵمان بن دوای ئەم پشووە پرۆگرامەکەمان بەرداوامە بێت بینەری پرۆگرامەکەمان بن.